ئاگاداریت ئێستا لە میونخ کۆنفرانسی ئاسایش هەیە؟ بەڵێ 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 وڵی تقریبان دوور نزیک ئاگام لێ هەیە. بەڵێ بەڵێ ئاگادارم. واللهی بەڵێ ئاگادارم. لە ڕێی کەناڵ و ڕاگەیانەکانەوە بەشێکی ئاگادارین. ئەوەندەی ئاگادار بیت میوانە کوردەکان کێن؟ بەڵێ ئاگادارم و میوانە کوردەکان کاگنێچیر بەرزانیە لەگەڵ مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد. کاگنێچیروان بارزانی و کاگ مەزلوم عەبدی. جەنابی کاگنێچیروان سەرۆکی هەرێم و جەنرال مەزلوم عەبدی برادرانی ڕۆژاوە. کاگنێچی سەرۆکی هەرێم و کاگ مەزلوم عەبدی و ئیلهام خان. سەرۆکی هەرێمی کوردستان ڕێزدار نێچیروان بارزانی و مەزلوم عەبدی لە ڕۆژاوای کوردستان. کاگنێچیروان بارزانی لەوێ وابزانم. مەزلوم عەبدینە پێکەوە کۆ دەبنەوە ئینشاءڵڵا. کاگنێچیرە کاگ مەزلوم هەر هەمویان دەستخۆشانی دەکەم ڕەبی خوارەمان نەستنی. مەزلوم عەبدی لەوێن دەرە کاگنێچیر ئیلهام ئەحمەد ئەوانە لە کۆمەڵێکتر لەوێن دەرن. کاگنێچیرە مەزلوم کۆبانیە ئەوانە نەبەردان لە کۆنفرانسەکە. جەنابی سەرۆکی هەرێمە کاگنێچیروان ڕێزم بۆی هەیە، جەنەراڵی کوردان کاکە مەزلوم کۆبانی، خاتوو ئیلهام ئەحمەد، ئیتر دکتۆر بەرهام هەریەک و لە پێگە و ڕۆڵێکی بەشدارن. ئەگەر تۆ لەو کۆنفرانسە بەشدار بیت کێ دەبینیت و داوای چی دەکەیت؟ کێشەی کورد و قەزەی کوردی لە ڕێگەی مجلیسی ئەمن و ئومەمی متحیدەوە چارەسەر بکرێ. ئەگەر من لەو کۆنفرانسا بم وەکو کوردێکی سەربەخۆ بە سەرۆکی ئەمریکا بەڕێز ترامپ و سەرۆکی فەڕەنسا و گشت وڵاتە بڕیار بەدەستەکانی دنیا ئەڵێم کە کورد کاتی ئەوەیە سەربەخۆی خۆی وەرگێت لە ژێردەستەی عەرەب و تورک و فارس دەرچێت. ئەمەش پێویستی بە پرۆژە یاسایەکی گەورە هەیە لە نەتەوەیە گرتوەکان. حتمما پێشەمویانە چوومە لای سەرکردە سیاسی کوردەکان داوام لێکردن کە ئەم بارودۆخەی مایەبەر لە ئێستا لە ڕۆژئاوا ڕوویدا ئەوە بکەن بە چەترێک بۆ خۆیان تاوەکو ئیسپاتیکەن بۆ هەموو دنیا کە کوردیەکە. ئەگەم لە کۆنفرانسە بم من داواکەم دان بەبوونی نەتەوەی کووردا بنێن لە هەرچوە پارچەی کوردستانە، چونکە لە هەمان کاتە کاتێ پێویستیان بێت پشگیری و هەماهەنگی تەواوی هەموو کوردەکان کاتی پێویستیانەما پشت لە کوردەکان، بۆیە با ئەم یاسایە هەڵبۆشێتەوە ئەم ڕستەیە کۆتایی پێبێت. هەمیشە کورد دۆستی هەموو جیهانە. داواکاری ئێمە ئاڕاستی نوێنەری خۆمان جەنابی کاگنێچیروانەکەین کە نوێنەرێکی شەرعیدان پێنراوە کە هەوڵە دیبلۆماسیەکانی زیاتر بەگەڕ بخا بۆ پاراستنی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. واللهی دەرێم بەس ببنە یەک کورد هەموو ببتە یەک ئەمە سەرکەوتوو دەبین ئینشاءڵڵا. وڵی دێرم دەستا خۆش یەکدی بگرن یەکتەنە زوور بکەن عیب نییە. وڵای یەکەم شتی دەستخۆشییان لەوان دەکەم، ئەوانە کەشتیان کرد زۆر باش بوو و دڵنیامە کە کوردستانێکی گەورە بەدەستیان دروست دەبێت. وڵی هەر ئەوان پێدرم یەکگرتوو بن هەرچار پارچەی کوردستان یەکگرتوو بیتن بۆی ماوەکانی کورد بەتەواتی بێتە دی. ئەوان نوێنەری هەمومانن، نوێنەری گەلی کوردن، وای ببینە ئێمە بینیانمان خواستی ئێمەیان گەیاندوتە ئەوێ ئەو هایە.